ئەمڕۆ بە پشتیوانی خی پەروەردگار باس لەوە ئەکەین کە زاراوە سەرەکیەکانی تیۆری دین وەکو عەقیدەیە کە بەتاکید دین وەکو بەرنامەی خی پەروەردگارە کە ناردوێتی بۆ مرۆڤایەتی، بەڵام مرۆڤەکان چۆن لە ڕووی تیۆریانەوە لە دینەکە تێئەگەن. سێ زاراوەی سەرەکیم ئاماژە پێکرد لە دەرسەکانی ڕابردووە، وتم عەقیدەت، عیبادەت، شەریعەت، هەر سێکیان سێ ڕوکنی سەرەکی عەقیدەکەن. ئێمە لە ڕوانگەیەکەوە ئەڕوانینە ئەم مەسەلەی عەقیدەتیە، هەروەکو لایەنێکی معریفی و لایەنێکی بزاوی گۆڕانکاری کۆمەڵگە کە چ کاریگەریەکی لەسەر گۆڕانکاری کۆمەڵگەکە هەیە. عەقیدە بۆ خۆی چییە؟ عەقیدە وەکو ئیمامی سەفارینی لە کتێبی لەوامع الئەنوار البەهیە کە لە مەکتەبی ئیسلامی چاپ کراوە ساڵی 1991 لە لاپەڕە 5 ئەفەرمێ عەقیدە بریتیە لە دەرککردن و زانین و باوەڕهێنان بە قەناعەتە دینیەکان. دەرککردن، زانین، باوەڕهێنان یەک بە دوای یەکە بە تەدریج هەتاوەکو جێگیرترە بن. بەو شێوە باسی کردن کە بەڵگە نەویستە یەقینیەکانیان داڕشتووە. کۆمەڵێک قەناعاتی دینی هەن، بەڵگە نەویستە یەقینیەکان، ئەوانەی هەندێک شت هەن کە یەقینن وەکو ئەوەی خوای پەروەردگار یەکە، بەڵام ئەمانە ئەم جانیبە عەقیدەیە هاتووە ئەم شتانەی لە مێشکی ئەم عەبدەیە داڕشتووە. هەروەها پەیبردن و باوەڕبوون بەو ڕێسا شەرعیە ئیعتیقادیانەی کە لە بەڵگەی یەقینیەوە وەرگیراون. ئێمە باوەڕمانەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام محەممەد الموستەفا نێراوی خوای پەروەردگارە. باشە لەوە وەرمان گرتووە لە بەڵگەیەکی یەقینی کە پردی سیرات هەیە، محاسبە هەیە. ئەمەش دیسان کەوا بوو باوەڕهێنانمانە بەو ڕێسا شەرعیە ئیعتیقادیانەی کە لە بەڵگەی یەقینیەوە وەرگیراون. سوودی ئەم عەقیدەیە چییە؟ لە ژیانە ئەوەیە کە ڕێساکانی دادپەروەری و ئەو ڕەفتارە پەسەندانە ئەپارێزە کە کۆمەڵگەی مرۆڤایەتی بۆمانەوەی وەچەی مرۆڤایەتی پێویستی پێیەتی. ئەم عەقیدەیە چییە؟ پارێزە وەچەی مرۆڤایەتی، مساوات لە نێوانیانەدانە، مافەکان دیارەکە، ماف و ئەرک و دەسەڵات و سنوورەکان و ئەمانە هەڵاوێرە هەرێکە بۆ هەر کەسێکیان دیارەکە. کۆمەڵگە چ مافێکی هەیە؟ دەوڵەت چ مافێکیە؟ تاکەکان چ مافێکیان هەیە؟ لەبەرچی نەبادا خراپەکاری تەشەنە بکات و شەرخوازی دەسەڵات پێیاکە، چکە گەر دین نەما ئیتر ئەو زوڵم مستەمە دەست پێکاتەوە کە مادام بەپێی بەرنامەی خوای پەروەردگار نابێ. زوڵمی تاکەکان هەندێکیان لە هەندێکی تریا دەوڵەت لە تاک یا تاک لە هەڵگەڕانەوەی لە دەوڵەت و هەروە. سوودیشی بۆ ڕۆژی دوایی بریتە لە ڕزگاربوون لەو ئازار و ژانەی کە خوای گەورە بۆ سزای کافرەکان دایناوە، چکە گەر ئینسانە باوەڕی بەوە نەبوو، بەو یەقینیانە نەبوو، قەناعەتە دینیانە نەبوو، ئەو کاتە بە تەئکید ئەو مەسئولیەتەیە کەوێتە سەرشان. مادام لە دنیا باوەڕی پێی نەبوو، لە قیامەتیشە حەتمەن ئازار و ژانەکە ئەچێژێ. پێناسەکە بەبێ شەرحکردنەوەی خۆم باسی کەمەوە بەم شێوەیە. عەقیدە بریتیە لە دەرککردن و زانین و باوەڕهێنان بە قەناعەتە دینیەکان کە بەڵگە نەویستە یەقینیەکان دایان ڕشتووە. هەروەها پەیبردن و باوەڕبوون بەو ڕێسا شەرعیە ئیعتیقادیانەی کە لە بەڵگەی یەقینیەوە وەرگیراون. سوودیشی لە ژیاندا ئەوەیە کە ڕێساکانی دادپەروەری و ئەو ڕەفتارە پەسەندانە دەپارێزە کە کۆمەڵگەی مرۆڤایەتی بۆ مانەوەی وەچەی مرۆڤایەتی پێویستی پێێتی. نەبادا خراپەکاری تەشەنە بکات و شەرخوازی دەسەڵات پەیدا بکە. سوودی ڕۆژی دواییشی بریتیە لە ڕزگاربوون لەو ئازار و ژانەی بۆ سزای کافران دانراوە. عادەتەن پێناسەی قەدیمیەکان بۆ خۆی هەروە ئوسلوبێکی وشکە، ئوسلوبێکە وەکو لەگەڵ سەردەمی ئێستای ئێمەیە پێویستی بە شەرحکردنێکی زۆرتر ئەکا. بەڵام ئینشاڵڵا ئێمە دێن لێرەوە باس لەوە ئەکەین و کاریگەری ئەو شتانە باسەکەین کە ئەڵێن عەقیدە کە پێشی ئەوترێ ئیعتیقاد، هەروەها پێوترێت تەوحید، ئیمان، سنەت، ئوسوڵی دین، علم الکەلام، ماوەڕاء الطەبیعە، ئیلاهیات. ئەمانە هەمووی ئەم ناوانە ئەم زاراوانە هەمووی هەر بۆ یەکمانە دیاریکراون کە لە قورئانە بە ئیمان هاتوون. تەوەری هەمووی بریتیە لە باوەڕهێنان بە خوای پەروەردگار، بە فریشتە و نێراوان و پەیامەکان و بە ڕۆژی دوایی و بە قەدەر، هەروەها بە بەشەکان و لقەکانی مەرجەکان و پێچەوانەکانی باوەڕ و لەو جۆرە شتانەی تر. وشەی عەقیدە نە لە قورئانە هاتووە نە لە سوننەتە، بەڵام ئێمە شەو و ڕۆژی شەر بەکارێ هێنینەوە.
لە کۆن و نەدا زانایان و شەرع ناسان بەتایبەتی لە دوای سەدەی دووەمی کۆچیەوە هێندە وشەی عەقیدە و عەقائیدیان بۆ باسەکانی باوەڕ بەکارهێنا تا بە تەواوی بووە ئەو زاراوەی کە تایبەت بوو بە باوەڕ و زانستیەکانی خواپەرستیەوە کەوابوو لە چەرخی سەحابە و دوای سەحابەوە یعنی لە دوای سەحابە و تابعینەوە لەو سەردەمەی کەیتر هەموو عیلمەکان تۆمارەکران وشەی عەقیدەش لەو سەردەمە وەکو زانستیەکی باوەڕناسی و لقەکان و ئەوانی کە پەیوەندیان بە باوەڕەوە هەیە چەسپە دیسان لە کۆن و نوێدا زۆر لە زانایان و شەرع ناسان زاراوەی تریان بۆ هەمان باس و بابەت و زانست بەکارهێنا وەکو ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بە کە ساڵی 150 هیجری کۆچی دوایی کردووە زاراوەی الفقه الأکبەری دامەزران حتا ئێستا کتێبەکە کە چاپ کراوە لەلایەن مەلا عەلی القاریشەوە ئەسڵ ئەفغانیە شەرح کراوەتەوە کتێبێکی بچووکە بەڵام ناوی الفقه الأکبەرە لە کاتێکا فقهی ئیمامی ئەبوو حەنیفە یەکێکی وەکو السەرەخسی کتێبی المەبسوطی نووسیوە کە 20 مجلدە لە فقهی حەنەفی یا ئیمامی تەحاوی ڕەحمەتی خوای لێبێ زاراوەی ئوسوول الدینی بۆ دیاری کردووە هەندێکی تریان تەوحیدیان ناوناوە هەندێکتر علم الکەلامیان ناوناوەکو دوایی ترکە بۆیان بەکارهێنراوە کە ئێستا لە کتێبی کۆنەکانە ئەوترێ علم الکەلام یعنی عەقیدە بەس ئێمە لەم سەردەماڵین عەقیدە کابرایەکی تر هەرڵێتەوە تەوحید و هەروەها